خۆشەویستەکانم خۆشحاڵم کە پرۆگرامێکی نوێتان پێشکەش دەکەم و هیوادارم هەموو سەلامەت و تەندروست بن. لەم پرۆگرامم دەمەوێت باس و بابەتێک باسکەم کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ ژیانی ڕۆژانەمان. موسڵمانان هەمیشە زۆر گرنگی دەدەین بە سروشە ئاینیەکان و گرنگی دەدەین بە هەموو ئەو ڕوکنە ئیسلامیانەی کە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا هاتووە. لەگەڵ میوانەکە ماوەسا ئاوات نەقشبەندی تیشک دەخینە سەر پیرۆزی مانگەکانی کۆچی و مانگە عەرەبیەکان کە زیاتر کە دەزانین ناوەکانیان و هەروەها تایبەتمەندیەکانیان و هەندێک لەو مانگانە خوای گەورە فەزڵێکی پێداون جیاوازە لە مانگەکانی دیکە بۆ زانیاری یاخود بۆ وردبوونەوە لەم بابەتانەوە چی بکەین وەکو موسڵمانێک لە ڕۆژانە لەو مانگانەدا لەگەڵ مامۆسای بەڕێز قسە دەکەم. مامۆسا زۆر بەخێر بێ، خۆشحاڵم لێرە. زۆر سپاس، زۆر مەمنون. سپاس بۆ جەنابتان. مامۆسا دەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم. هەندێک لە مانگە تایبەتەکان لە ئاینی ئیسلامی پیرۆزدا فەزڵیان دراوە بەسەر هەندێک لە مانگەکانی تردا یاخود تایبەتمەندییەکیان هەیە ڕەنگە لە هەندێک لە مانگەکانی دیکە نەبێت. ئەمە خوای گەورە چۆن ئەمانەی گەیاندووە بە ئێبە و هەروەها ئەم تایبەتمەندیانە چین لە مانگانەکە هەیە؟ بڵێ، بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاسی من ئەی خوا چ زۆری یاخود کەمی بۆ زاتی تۆیەکەوە بێمیسل و بێهاو دەمی. بڕێژە ڕەحمەت خودا لە بۆ ئیمام الهودا، بۆ تاقمی سوعادا هەتا قیامەت لەسەر سەردەفتەری ئەنبیا ڕابەری جین و بەشەر. دەستان خۆش بێ، بەرنامەیەکی جوانە و هەڵبژاردنێکی دروستە، چونکە بمانەوێ نەمانەوێ ئاینی پیرۆزی ئیسلام بۆتە بەشێکی زۆر گەورە لە کەلتوری کوردەواریە. بەڵێ، وابێ هەمومان ڕێز بگرین لەو کەلتورەی کە هەمانە و هەوڵ بین بۆ ئەوەی کەوا جوانیەکان زیاتر بکەین و ناشرینیەکانیش کەم بکەینەوە. ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی زۆری داوە بە ژیان و ژیاری ڕۆژانەی مرۆڤەکان. ئەستەم خۆی لە ئەساسا ئیسلام کە هاتووە لیوخریجەهم من الظلومات إلى النور، بۆ ئەوەیە خەڵکی لە تاریکی و نەزانین و ناشرینی دەربێنێ بیان بابەرە نور و ڕۆشنایی. پاشان لە ئاینی پیرۆزی ئیسلامە کات گرنگیەکی زۆر تایبەتی هەیە، چونکە مانگ پێکاتووە لە ڕۆژەکانی هەفتە و ڕۆژەکانی هەفتەش بریتیە لە ئەو کات و ساتەی من و تۆ تایاژی. بۆیە ئیسلام زۆر گرنگی داوە بەوەی کەوا ئەم مرۆڤانەی کە لەسەر زەویە ئەژین چۆن گرنگی بن بەم کاتانەیە. بۆ ئەمە ئیسلام هەڵساوە مانگەکانی دابەش کردووە بەسەر ئەو 12 مانگەی کە ساڵەکە دروستەکەن، بەڵام هەر مانگەیان تایبەتمەندی خۆی. بۆ نمونە بە ڕۆژی جومعە ئەوترێ سەید الئەیام، واتە گەورەی هەموو ڕۆژەکان. بە مانگی ڕەمەزان ئەوترێ سەید الشهور، واتە گەورەی هەموو مانگەکانی تر. بەڵام ئێمە 4 مانگمان هەیە لە مانگی عەرەبیە، ئەم 4 مانگە پێوترێ مانگی حرام کراوەکان، بەڵێ ئەشهور الحوڕم. واتە نابێ مرۆڤ لەم مانگانە ئەگەر لە مانگەکانی تریشا خراپەیەک بە یەک خراپە بڕوا، لەم مانگانە خراپە بە 2 خراپە ئەڕوا، چونکە شەڕ و شۆر و نیزاع و دووبەرەکی تایە حرامە، لەبەرەوەی خەڵکی زیاتر وابەستەی ئاکارە جوانەکان بن. ئەمە بۆچیە خۆی لە ئەساسە؟ ئەمە بابەتەکەەوە نییە تەنها تایبەتمەند بێ بە مەکە و مەدینەوە، بڵێ وەڵا خەڵکی لەبەرەوەی لەو کاتانە ئەوان حەج ئەکەن یاوەکو عەمرە ئەکەن ئیتر لەبەر خاتریەوە. نا، لەبەر خاتی ئەوەیە کەوا مرۆڤ هەوڵەدا بۆ ئەوەی کەوا کەمترین خراپە لەسەر کۆمەڵگا دروست ببێ، لەسەر ئەم زەویە دروست ببێ. بۆیە ئەم شتانەی داناوە وەکو قەید و قیودێک، وەکو بربەستێک بۆ ئەوەی خراپە کەم بکاتەوە. هەچەند هیچ ئاینێک و هیچ پەیڕە و پرۆگرامێک ناتوانێ لە 100% خراپە بنبڕ بکە. ڕاستە. ماوەسا ئەو مانگانە 4 مانگە کام مانگانن؟ بەڵێ، زیلحیجە کە حەجی تیاکرێ، زیلقاعیدەیە و مانگی ڕەمەزانە لەمەڵ مانگی محەڕەم. ئەمانە شەڕ و شۆڕکردن تایە بە هیچ شێوەیەک دروست نییە و خەڵکی نابێ شەڕ و شۆڕی تیا ئەنجام بدە. اینجا لە پێش مانگی ڕەمەزانە ئێمە 2 مانگمان هەیە، مانگێکیان پێوترێ مانگی ڕەجەب،
مانگێکیان پێوترێ مانگی شەعبان. بەڵێ ئەلبەتە ئێستا ئێمە لە کۆتاییەکانی مانگی ڕەجەبین و لە سەرەتاکانی مانگی شەعبانە. بەڵێ دوو حەدەسی زۆر گرنگ کە ڕوویان داوە لەم دوو مانگە بە تایبەتی شەعبان کە لە بەردەم مانایە 15 شەعبان لە کوردەواریە پێی ئەوترێ بەرات. بەڵێ بۆیە لەم 15 شەعبانە مرۆڤی موسڵمان هەوڵ ئەدا وابەستەیەکی هەبێ. ئەمەی کە لە ناو کووردا هەیە پێی ئەوترێ بەرات ئاکار و ڕەوشتێکی زۆر جۆر جوانە. لە چیەوە هاتووە بەرات؟ بەڵێ اینجا پێش هەموو شتێک 15 شەعبانە شەوی و ڕۆژی بەرات 15 شەعبانە ناوەندی مانگی شەعبانە. خۆی لە ئەساسا دوو هۆکاری زۆر گرنگ هەیە لە 15 شەعبانە. هۆکارێکیان فەرمودەیەکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ لە 15 شەعبانە خوای تەبارەک و تەعالا ڕزق و ڕۆزی ئەو ساڵە دابەشەکە. بۆیە خەڵکی لە کوردەواریە بە بەرات ناوی بردووە. بەڵام ڕووداوێکی زۆر گەورە ڕوویداوەتیایە بریتیە لە ڕوودانی گۆڕینی قیبلەی موسڵمانان لە بەیت المەقدیسەوە بۆ مەسجید الحەرام. لە سەرەتاوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێتە پێغەمبەر 3 ساڵ بەنهێنی لە مەککە بانگەشەی کرد بۆ ئیسلام. پاشان 10 ساڵ بە ئاشکرا بانگەشەی کرد بۆ ئیسلام، واتە 13 ساڵ. ئەم 13 ساڵە کە نوێژیان ئەکرد ڕویان ئەکردە بەیت المەقدیس واتە قودس لە فەڵەستین، ڕویان ئەکرداوێ. کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتی کرد، کۆچی کرد لە مەککەوە بۆ مەدینە، لە مەدینە دڵی لە لای مەککە بوو، دڵی لە لای نیشتیمانەکەی خۆی بوو. هەموو مرۆڤێک هەر بیر و باوەڕێکی هەبێ وابەستەیەکی هەیە بە نیشتیمانەکەی خۆی. بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە سێری ئاسمانیە کرد، بیریە کردەوە لەوەی کەوا مەکەی بەجێهێشتووە، مەککە شارە شیرینەکەیەتی، مەککە ئەو شوێنەیە کە تایە لە دایک بووە، مەککە ئەو شوێنەیە کە بە مناڵی یاری تیا کردووە، مەککە ئەو شوێنەیە کە گەنجێتی خۆی تیا بەسەر بردووە. ڕاستە قەومەکەی دەریان کردووە لە مەککە و ئازێتیان داوە و ئازاریان داوە، بەڵام زێدی ئەوە دڵی لایەتی. بۆیە هەمیشە سێری ئاسمانی کرد، چاوەڕێی ئەوە بوو کە خوا جەل سوبحانەهو پەیامێکی بۆ بنێرێ و فەرمانی پێ بکە کە قیبلەکەی بگۆڕێ لە بەیت المەقدیسەوە بۆ مەسجید الحەرام. بۆیە خوا جەل سوبحانەهو ئەفەرمێ ئێمە ڕووی تۆمان وەرگێڕا بۆ قیبلەتەن تەرضاه، بۆ قیبلەیە کە دڵ پێی خۆشە، کە ڕازیت پێی. واتە ئەم قیبلەی مەسجید الحەرامەی کە ئێستا موسڵمانان لە تەواوی دنیاوە ڕووی تێ ئەکەن لەسەر ڕەزامەندی و حەزکردن و دڵنەوایی و دڵنەوازی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم. بۆیە ڕاستەوخۆ فەرمانی کرد، فەرمووی ئەی موسڵمانەکان پەیامم بۆ هاتووە کە ڕوووەرگێڕن لە بەیت المەقدیسەوە بۆ مەسجید الحەرام و ئیتر لەمەولا ڕووەکەینە مەسجید الحەرام. و شوێنەی کەوا لەو کاتا پەیامەکەی بۆ هاتووە ئێستا لایەزار مزگەوتە و ناوی هەیە پێوترێ مەسجید القیبلەتەین، واتە ئەو مزگەوتەی کە دوو قیبلەی هەیە، قیبلەیەکیان بۆ بەیت المەقدیس بووە و قیبلەیەکیشان بۆ مەسجید الحەرام. اینجا ئەمە وای کرد تەمەن لە سەرەتاوە جوولەکانە یان و چی ئەن کاکە سێری کەوتانێ محەممەد خۆی قیبلەی نییە ڕۆکاتە قیبلەکەی ئێمە. دوایی کە ئەم پەیامە هات قیبلەکە گۆڕا بۆ مەسجید الحەرام، اینجا وەکو ئەم جارە ئەیانوت ئەوەتانە سێری کە قیبلەی گۆڕیوە، پێغەمبەر بێ چۆن قیبلەیە گۆڕێ. بۆیە لێرە کۆمەڵی حیکەم و دەرسووانەی تایە. یەکێک لەو دەرسووانانی کەوا زۆر زەرورە ئێمە بیزانین ئەوەیە کەوا هیچ کەسێکمان پارێزراو نین لە قسە و قسەڵۆکی خەڵکی، هیچ کەسێکمان پارێزراو نین لە قسە و قسەڵۆکی خەڵکی. بۆیە نابێت گوێ بدەین بە قسەی خەڵکی. کاتێک کە تۆ پەیامێکت پێیە، کاتێک کە تۆ بەرنامەیەکت هەیە لە ژیانتا، بە هیچ شێوەی گوێ مەدە بە قسە و قسەڵۆکی خەڵکی. ئەگەر قسەکەت ڕاستە و ئیشەکەت ڕاستە و پەیامەکەت ڕاستە و تەواو یەقینی تەواوت هەیە و جێگیر بووی لەسەری، بۆیە بە هیچ شێوەیەک با قسەی خەڵکی کارت تێ نەکات، چونکە ڕضا الناسی غایەتون لا تدرک، ڕازیکردنی خەڵکی کەس پێی نەگەشتووە. ئەوەتانە پێغەمبەران علی نەبینا و عەلەیهیموس سەڵات وەسەلام قسە و قسەڵۆکیان کردووە بەرامبەریان.
ئەوتانە پیان وتون تۆ قیبلەت نییە بۆیە ڕۆکەتە قیبلەی ئێمە ئەوتانە پیان تۆ نەخێرنە وەڵا ئەوتانی قیبلەکەی گۆڕیوە بۆیە ئەو 15 شعبانە کە لەناو کوردەواریە پێی ئەوترێ شەوی بەرات ئالەوە سەر چاوی گرتووە. چ تایبەتمەندێکی تری هەیە بۆ شەوی بەرات؟ ئێمە دەزانین بە ڕێزی شتوت لە ڕووی کولتوریەوە لە کوردستان تایبەت لە هەندێک لە شارەکان گرنگێکی زۆر ورد دەدرێت بە شەوی بەرات لە بەخشینەکان و زۆریش وەکو لایەنە کولتوریەکە وەکو جەناب باس کرد هەندێک بیرروڕاهەیە دەڵێن ڕزق نوێ دەبێتەوە هەندێک بیرروڕاهەیە دەڵێن لەو ساڵەدا دەفتەری تەمەن و ڕزقی ساڵی ڕابردوودا دەخرێ و دەفتەرێکی نوێدا دەنرێت بۆ ئەوەی کە دەکرێت مرۆڤ ئەوەش دەزانین بە دوعاکان قەدەر دەگۆڕێت. جا بۆیە تایبەتمەندی شەوی بەرات لە بەڕووی نزیکیشە لە ڕێمانە حەز دەکەم بۆ بینەرەکان ورتر بزانین چی دەکرێت ئەو پەرستشە گونجاوانە چین کە ئاینی ئیسلام پێی رازیە. بەڵێ خۆی عرضم کردی کە ئیسلام هاتووە بۆ ئەوە هاتووەکەوە خەلەلەکانی ناو کۆمەلگا چارەسەر بکە بۆیە هاتوو ئەم شتانەی بەکارهێناوە بۆ ئەوەی کەوا خەڵکی ناو کۆمەلگا سوودمەند بێلێ. یەکێک لەو خاڵە زۆر گرنگانە کە لە هەموو بۆنەکانی ئیسلام وجودی هەیە بریتە لە ئیطعام الطعام واتە بەخشینی خواردن چونکە خەڵکی نەبوونە و نەدارە بۆیە زۆر پێویستی بەوە هەیەکەوە تێر بکرێ. بۆیە لە شەوی بەرات یەکێکە لەوانەیە یەکێکە لەو کەلتورە جوانانەی کە لە ناو کوردەواریە وجودی هەیە یەت خواردن ئەدا بە فەقیر و هەژار خواردنێکی خۆش دروست ئەکا هەموو ئەندامانی خانەوادەکە ئەگەر لە شەوەکانی ترایان لە بۆنەکانی ترایان لە ژەمەکانی ترا بەیەکەوە کۆ نەبنەوە لەسەر سفرەیەک لەو شەوا بەیەکەوە کۆ بنەوە بەیەکەوە ئەو خواردنەی کە هەیەە ئەی خۆن و یارمەتی فەقیر و هەژارە دەن چونکە بەڕاستی عەفو یەکێک لە هەرە بابەتە گرنگەکانی بەخشین بریتە لەوەی کەوا تاکەکانی ناو کۆمەلگا هاوکاری یەکتری بن. چونکە کۆمەلگا بەیەک کەس تەواو نابێ بەیەک فئە تەواو نابێ بەیەک چین تەواو نابێ کەلیەدەینی تەغسیل إحداهما الأخرى وەکو ئەم دوو دەسەوان یەکتری ئەشۆن. بۆیە کاتێک کە من خاوەنی سەرۆت و سامانێک بم ئەبێ ئەم سەرۆت و سامانم وا بزانم کە بەشی خەڵکیشی تایە بتوانم هاوکاری خەڵکی بکەم دەستگیرۆی خەڵکی بکەم هەموو ئەمانە ئەچێتە میزانی حەسەناتی مرۆڤەکەەوە. بۆیە کاتێک ئەم مرۆڤە لەو شەوا دەست پێەکا بە بەخشین و دەست پێەکا بە دەستگیرۆیی هەژاران لەو شەوەدا دەستەکا بەوەی کەوا کۆب بێتەوە لەگەڵ ئەندامانی خانەوادەکەیە هەموو ئەمانە لە کارە باشەکان کە ئیسلام هانمان ئەدا بووی. مەمۆستا هەر سەبارەت بە مانگی شعبان هەندێک جار هەندێک زانیاری دەبین سەرەتای مانگەکە تایبەتمەندی هەیە هەندێک جۆر لە مامۆستا ئاینەکان دەبینم دەڵێن نوێژی تایبەت هەیە یاخود لە کۆتایی ئەمانە تا چەندی دروستن حەدیسی سەحیحیان لەسەرە؟ بەڵێ فەرموودە ڕاست و دروستەکان ئەوەیەکەوە نوێژی تایبەت داننراوە بۆ ئەو شتانە بەڵام بۆ نمونە یەکێک لە نوێژە زۆر باشەکان کە لە شەوا ناکرێ سەڵات و تەسبیحە پیاوە ساڵسەمە فەرمێ ئەگەر ئەوەی توانی لە هەموو شەوێکا بیکە بابیکە ئەگەر نەیتوانی با لە هەفتەی شەوێکا بیکە ئەگەر نەیتوانی با لە مانگی شەوێکا بیکە ئەگەر نەیتوانی با لە ساڵی شەوێکا بیکە ئەگەر نەیتوانی با لە تەمەنیا یەک جار بیکە. بۆیە خەڵکی خۆمان ڕاهاتووە لە مانگی ڕەمەزانە سەڵات و تەسبیحەکە بەڵام ئەگەر توانیشی و بۆی گونجا لە شەوی شعبانە لە 15 شعبانە شەوی بەراتا بیکە کارێکی گونجا و هیچ کێشەیەکی نییە. بەڵام وەکو ئەوەی بڵێ وڵا نوێژێکی تایبەتی بۆ دانرابێ لە فەرمودەی ڕاست و دروستە نەهاتووە. بەڵێ بە شێوەیەکی گشتی لە مانگی شعبانە نەک تایبەت بۆ مەبەستەکەم تایبەت بۆ بەرات نییە بەڵام بابەتی ڕۆژوگرتن موسڵمانان زۆر یعنی دڵیان پێ خۆشە و لە زۆربەی کاتەکانە حەز دەکەن بە ڕۆژوو بن. بابەتی ڕۆژوگرتن لە دەرەوەی مانگەکانی ڕەمەزان و تایبەت لە مانگی شعبانە چۆنە بۆ مسلمانە؟ خۆی سونە دوایە ئینسان دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بێ لەگەڵ 13 و 14 و 15 مانگ هیمانگی عەرەبی بە ڕۆژوو بێ کە پێوترێ ئەیام البیڵ بەڵام لە دوای 15 شعبان باش نییە ئینسان بە ڕۆژوو بێت چونکە عولەما ئەفەرمون لە دوای 15 شعبان بە ڕۆژوو مەبن لەبەر خاتریەوەی قووەت و تاقە و توانایەکتان هەبێ بۆ ڕەمەزان. بەڵام ئەگەر یەکێ کردەوەی بە عادەت دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بوو عادەتی بوو ئەوە توانێت عادەتەکەی خۆی واز لێنێنێ. بەڵام ئەگەر عادەتی نەبوو نەخێرنەوە لە دوای 15 شعبان نابێ بە ڕۆژوو بێ لەبەر خاتریەوەی توانا و تااقەتی بمێنێ بۆ ڕەمەزان. مانگی شعبانێکێکە لە نازنا و باسکراوەکانی ئەوەیە ئامادەکاریەکە بۆ مانگی ڕەمەزان. ئەو جۆرە ئامادەکاریە چییە؟ ئامادەکاری لە ڕۆی ڕۆحیەوە وابەستە بوون بە تایبەتی پێ فەرمی هەر کەسێ توانی
40 ڕۆژ نوێژەکانی هەر هەمووی بە جەماعەت بێ لە مزگەوتە ئەوە کارێکی زۆر زۆر گەورەی و بەهشتی بۆ زامنە بێ بۆیە باشتر وایە مرۆڤ لە 20 شعبان بەرەو سەرەوە کە دە ڕۆژێکی ئەمێنێ بۆ ڕەمەزان هەوڵ بدا هەموو نوێژەکانی بە جەماعەت بێ ئەگەر کاتەکانی تری جوابێ شتێکی زۆر باشە بەڵام ئەگەر نەیتوانی بەبۆی ئیشوکار و ئەوە وەزیفەی ئینسانەوە بەڵام نا هەوڵ بدا لە ئەو دە ڕۆژەی کۆتایی مانگی شعبان لەگەڵ مانگی ڕەمەزانە هەر هەمووی تێکەڵ بکات و بەردەوام لە مزگەوت نوێژەکانی بە جەماعەت بکە ئەوە کارێکی زۆر زۆر گەورەیە و ئاسانیشە ئینسان دەتوانێت پێی پێبەرێ. ڕاستە لە مانگەکانی دیکەی کە خی گەورە ئێسمە باسمان کرد مانگەکانی کە شەڕی تیا خەرام کراوە و مانگی هەم ڕەجەبیش ڕووداوی گرنگی تێدا ڕووداوە کە ئێسرا و میعراجە ئەمە بزانم هەم ئەویش قسەمان لەسەرکەیت بۆ بکەی و چیتر هەیە لە مانگەکانی تر کە تایبەتمەندیان هەیە لە مانگە عەرەبیەکان. هەموو ئەو ئەحداس و ڕووداوانە وایان کردووە ڕۆژەکان جیاواز بن مانگەکان جیاواز بن. حادیسەی ئیسرا و میعراج کە ڕوویداوە حادیسەیە کە بۆ دڵنەوایی پێغەمبەرە صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکە محاصەرەیان کرا لەلایەن کافرەکانی قوڕەیشەوە هەمویانیان کردنە شوعبی ئەبی طالیبەوە فەرمانیان کرد کە کەس ژنیان لێ نەهێنێ کەس ژنیان پێ نەدا کەس خواردنیان پێ نەفرۆشێ کەس خواردنیان لێ نەکڕێ کەس شتیان پێ نەدا هاوکاریان نەکرێ هەموو ئەمە محاصەرەیەکی ئابووری بوو چونکە یەکێک لە هۆکارەکانی دژایەتیکردنی هەموو لە تەواوی لەو ڕۆژۆی خەڵکی لەسەر زەویە ئەژی هەتاوکە ڕۆژی کۆتاییە بریتە لە حەساری ئابووری لە حەساری اقتصادی بۆیە ئەو گەمار و ئابووریە وای کرد کە مسلمانەکان زۆر لە وەزەیەکی خراپە بن دوو کەس کە زۆر زۆر پشتگیری پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم یەکێکیان خێزانەکەی کە ناوی خاتو خەدیجە بوو ئەوی تریشیان مامەی کە ناوی ئەبوو طالیب بوو ئەم دوانە وەفاتیان کرد بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەر دڵی زۆر زۆر گران بوو زۆر زۆر بێتاقەت بوو بۆیە خواجە لە سوبحانەهو هەم شەوڕەوی بۆ ساز کرد لە مەککەوە بۆ بەیت المەقدیس هەم میعراجیشی بۆ کرد بۆ ئەوەی کەوا لە بەیت المەقدیسەوە بچێتە ئاسمانەکان. اینجا بیەنە بەرچاوی خۆت لێرە مقارنەیەکمان هەیە مقارنەکە ئەوەیە حەزرەتی موسا عەلی نەبینا و عەلەیهی السەڵات وەسەلام داوای کرد لە خوای گەورە فەرمی خوایە ئەمەیە بتبینم خوای گەورە فەرمی لەن تەرانی بەڵام واتە داوای کردووە تەکلیفی کردووە بەڵام کەچی لەولاوە خواجە لە سوبحانەهو فەرموو ئەکا لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کەوا بچێ بۆ بەیت المەقدیس و لێوە بچێ بۆ ئاسمانەکان و بە نووری پەروەردگار شاد ببێ واتە کەسێک کە داوا و لێەکا و ئەدا لە دەرگات زۆر جیاوازە لەو کەسێکەوە کە داوای لێەکرێ و فەرمووی لێەکرێ. اینجا مەلام حەمەی خاکی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ شعرێکی زۆر جوانی هەیە لە باسی ئەم حەدەسە ئەفەرمێ ئەرینی و لەنتەرانی با نەڵێت و نەشنەوێ موسا بە سائیل نادرێ ئەوەی کەوا دەرخواردی میوانە ئەوەی کەوادا لە دەرگاکەت و داوات لێەکە جیاوازە لەوەی کە میوانتە و داوەتی کردووە و لە ماڵەوە سفرە بۆ ڕازاندۆتەوە فەرمێ موسا کە ئەرینی و لەنتەرانی بۆ باسەکرێ با دڵی بێتاقەت نەبێ بەڵام ئەوەتانی خواجە لە سوبحانەهو فەرموو لە محەممەد ئەکا ئەمە گەورەی پێغەمبەرەکە دەرەخا سەڵات و سەلامی خوا لەسەر هەرهەمویان بێ. ئەڵبەتە ئەم گەورەی و فەزڵە کە پێغەمبەری ئێمە هەیبووە زۆر زەرورە ئێمەی شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جێگەی ئەو گەورەی و فەزڵا بین و بتوانین ئەو گەورەی و فەزڵە بە باشترین شێوە ئەدا بکەین کە بریتیە لە شوێنکەوتنی ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. دەربارەی خۆڕەوشتی مسلمانان دەزانین هەمیشە هەموو کاتێک ئامۆژگاری مسلمانان دەکراوە ینی ڕێنوێنی و پەیامەکەی ئێمە بەو جۆرەیەکە بە ئەدەب و بە ڕەوشتێکی جوان و مامەڵە بکەین بەڵام تایبەتمەندیەکەی لە جیاوازەکەی چییە لە نێوان مانگەکاندا کاتێکی ئەو کاتانی کە تەنان هەندێک کاتێ بێدەنگی زێڕین ناو دەبرێت یاخود کاتەکانی وکو مانگی ڕەمەزان دەبینین هەندێک تایبەتمەندی پێدراوە لەوەی کە بەتەواوی مرۆڤ خۆی بە دوورەگرێ لە قسەکردن لە مامەڵەکردن ئەم جیاوازیانە چین و چۆن کراوە خۆی گومانیتیانی هەموو مرۆڤێکی مسلمان ئەبێ وابەستەی ئەو پەیامە ئاسمانیە بێ کە خوا بۆی ناردووە کە بێ بە شێوەیەکی باش مامەڵە بکە لەگەڵ ئەو حەدەس و ڕووداوانی کە لە چواردەوریا ڕووەدا بەڵام هەنێ جار هەیە کاتەکە وای کردووە کە چاکەکردن تایە گەورەترە ئەمە مەفهومی مخالەفەکەی واکە واتە خراپەکردن تێیدا گەورەترە واتە لە مانگی ڕەمەزانە چۆن چاکەکردن بە دەیان قاتە خراپەکردنیش بەدەیان قاتە بۆیە مرۆڤی مسلمانە بێ زۆر هەوڵ بە لەو مانگانەی کە مانگی حرامی پێوترێ یان لەو کاتانەی کە کاتی زێڕین و جوانی پێوترێ
هەوڵ بدا بە باشترین شێوە مامەڵە بکە کە بەڕاستی مامەڵەکە بگاتە ئاستێک کە خەڵکی بزانن ئەوە مانگێکی پیرۆزە. بۆ نمونە ئەگەر کەسێکی غێرە مسلمان بینی لە مانگی ڕەمەزانە مسلمانەکان بە شێوەیەکی جوان مامەڵەکەن، ئەمە ببێتە هۆی هۆکاری بانگەشەکردنی ئەو کەسە بۆ ئیسلامەتی. چونکە گومانی تیان نییە ئەگەر مرۆڤ لە ژیانی ڕۆژانەی خۆیان ئەبێ بانگەوازکار بێ بۆ چاکە بە ڕفتارە چاکەکانی. ئەمە وایە. دەستان خۆش بە مامۆستا، خۆی گەورە جزای بە خێرتان باتەوە، سوپاسانەکەین. هەمیشە سەرکەوتوو بن، ماندوو نەبن لە سەلامەتکردنتان. لە کۆتایی ئەگەر شتێک مابێت و تایبەت بۆ ئەم مانگە پیرۆزە و ئامادەکاریەکان بۆ هەم بەرات هەم بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز پەیامێکت هەبێت کات دەدەمە جەنابتان. دوعا خوازم ڕۆکەمە بارەگای خوا، دەسی لێپانەکەمەوە، پەروەردگارە وڵاتمان بپارێزی، ئەم ئاسایش و استیقراری تیا زیاد بکەی، خێر و بەرەکەت و خۆشی و مێرەبانی بنێری بۆ وڵاتی کوردستان. خوای داوات لێەکەین زیاد لە 6 ملیۆن کەسین بێدەوڵەت و بێکیان و بێقەوارەین. خوای گەورە دەوڵەت و کیان و قەواری خۆمانمان پێ ببەخشێ و بتوانین وەکو هەموو میلەتانی تر ئاسوودە بین تایە و عیبادەتەکان و پەرستشەکانی خۆمانی تیان جام بدەین. وصلی الله علی سیدنا محەممەد و علی آله و صحبه. دەستان خۆش بە ماڵتەنەوە بێ. دەستان خۆش بە مامۆستا، سەرکەوتوو بن یا ڕەبی. زۆر سوپاسانەکەم. بینەربی سەرخۆشویستەکانم، هیوادارم هەمووان گرنگی بدەین بە هەموو بۆنە و کات و ساتە تایبەتەکان. نەتەوە هەمیشە شیرینە و خاک ماڵی هەمووانە، بەڵام ئاینیش جێگر و پێگری ڕۆحە و دەوڵەمەندی کەسەکانە لە نەتەوەی خۆیدا. کورد دەزانین نەتەوەیەکە کە زمانی خۆی هەیە، ئاینی خۆی هەیە، کللتوری خۆی هەیە. ئاینی ئیسلام ئەو ئاینە پیرۆزە جوانەیە کە ئێمە وەکو کورد پشتی پێدەبەستین. بۆی هیوادارم هەمووان ئاگاداری تێکەڵ نەکردنی بابەتەکان بین، ئاگاداری لایەنە نەتەوەیەکانمان بین کە هەم لە ڕووی ئاینیشەوە بتوانین نزا و دوعاکانمان بۆ نەتەوەکەمان بێ، بۆ خاک و بۆ وڵاتمان بێ. هەمیشە سەرکەوتوو بن. ئینشا ئەڵڵا هەموو ڕۆژەکانتان خێر و قبولکراوی خێرەکاریشتان بێت. زۆر سپاس مامۆستا. سەلامەت، زۆر سپاسانە.